وەرزشکارانی فێرگەی تۆپی پێی تانیا لە دوکان کە ماوەیەک لەمە پێش بوون بە پاڵەوانی فێرگەکانی کوردستان بە جلوبەرگی کوردیەوە دەرکەوتن و نمایشی ئەو جامەیان کرد کە لە خولەکەدا بەدەستیان هێنا بوو. کچە پاڵەوانەکانی فێرگەکانی کوردستان بە جلی کوردیەوە نمایشی جامی پاڵەوان بوونیان کرد. دوای بەدەستێنانی نازناوی پاڵەوان لە پاڵەوانەتی فێرگەکانی کوردستان لەلایەن کچانی شارۆچکەی دوکانەوە فێرگەی تانیا ئەحمەد مەراسیمێکیان بۆ تیپەکە ساز کرد. فێرگەکە بە سەرپەرشتیار و ڕاهێنەر و بەشێک لە یاریزانانەوە جلی کوردیان پۆشی و لە یەکێک لە شوێنە گەشتیارەکانی سەر دەریاچەی دوکان جامی پاڵەوانێتیەکەیان نمایش کرد و لەلایەن بەشێک لە کەسوکار و هاوڕێیانیانەوە پێشوازیان لێکرا. دواتر کچە یاریزانەکان بە جامەکەوە وێنەی یادگاریان چرکاند و وەکو خۆیان دەڵێن کاتێکی خۆش و باشیان بەهۆی بەدەستهێنانی جامەکەوە بەسەر برد.